ئەمریکا لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دیداری سلەیمانی لەگەڵتانی. دیداری ئەم کاتەمان دیدارێکی یەکجار گرنگە لەگەڵ زۆر بەڕێز جەنەڕاڵ مارک کۆمێت جێگری وەزیری پێشووی بەرگری ئەمریکا دەمانەوێت ڕاشکاوانە لەگەڵ جەنەڕاڵ پرسیار کوین بزانین بیر و بۆچوونی ئەو لەسەر کوردستان، عێراق هەروەها ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستان چییە. جەنابی جەنەڕاڵ زۆر زۆر سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 سوپاسان دەکەین و دووبارەت پێتان دەڵێن بەخێربێن بۆ کوردستان بە دیاریکراویش بۆ شاری سلەیمانی. زۆر سپاس، خۆشحاڵم کە میوەنداری کراوم. زۆر سپاس لە قسەکردن لەم پانەلەداوە ئەوەی زانکۆی ئەمریکی لە سلێمانی دەکاتن بڕوام وایە کوردستان 24 کە یەکێک لە میدیا سپۆنسەرەکانە کۆنفرانسێکی گەورەیە کەسانی گەورە لێرن و چەندین قسەی گەورە دەکرێت. تۆ یەکێکی لە بەشداربووانی ئەم کۆنفرانسە ئەم دیدارە گرنگی ئەم دیدارە بە دیاریکراویش لەم کاتەدا کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمووی گڕی گرتووە لە چیدایە؟ ئەوەی گرنگە لەبارەی ئەم دیدارە گفتوگۆکان و تایتڵی ئەم دیدارە ئەمە یەکەم دیدارە بۆ گفتوگۆکردن لەبارەی یەکەم دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا لەبارەی پرسی ئەتۆمەوە لە سەرەتای دەستپێکردنی گفتوگۆیان. ئەمە یەکەم جارە زۆرێک لەو گفتوگویانەیە کە کراون لەبارەی سووریا بۆ بە دیاریکراوە لەبارەی غەزە، بەڵام بڕوامە خەڵکێکی زۆر زۆر بە وریاییەوە گوێ دەگرن لەبارەی چی ڕوودەدات لەو گفتوگویانەدا و بەکوێ دەگەن کە ئێمە جێگیری وەزیری دەرەوەی ئێرانمان هەبوو قسەی کردو و کەسانی بەرپرسی ئەمریکا ڕوانینی خۆیان دەربڕیوە ڕوونیەکی زۆر هەیە لەبارەیە ئەوەی کە چی ڕوودەدا و لە داهاتوودا چی دەبێت. جەنابی جەنەڕاڵ هەر سەبارەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا شەڕ و پێکدادان هەیە، هێزی زۆری زلهێزەکانیشی لێ، ئەمریکای لێیە، ڕووسیای لێیە، تورکیای لێیە، ڕاستە ئێران لەوێ نەماوە، بەڵام بەگشتی زۆر ناسەقامگیرە. پێ دوایە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو کوێ وەکو دەڵێن گۆڕانکاری جوگرافی ڕوودەدا یاخود گۆڕانکاری سیاسی. بڕۆم وانە هیچ جۆرە جوگرافیایکی نوێ بێتارە ئەگەر ئەمە لە هیچ شوێنێک بکرێ بڕوام وایە لە سووریا ئەم کارە دەکرا بەم کەوتنە خوارەوەی ڕژێمی ئەسەد ئەم کارە ڕوودەدا، بەڵام ئەلشەڕەح زۆر وردبووە ئەو دەیەوێت سووریا وەک وڵاتێکی یەکگرتوو بهێڵێتەوە. بۆیە ئەگەر ئەمە لە سووریا ڕووینەدا بڕوام وانە هیچ جۆرە گۆڕانکارێکی جوگرافی لە هیچ شوێنێکی دیکەدا ڕوودات. ئەو ناو سەقامگیریەی بەردەوام هەیە سەرەڕای ئەمەی کە کاریگەریەکی زۆر هەبووە کە لە دوای 7 ئۆکتۆبەرەوە هاتوۆتە ئاراوە حەماس شکستی هێناوە بەڵام وێران نەبووە، حیزبوڵڵا شکستی هێناوە بەڵام لە ناونەچووە حوسیەکانیش نە وێران کراون و لە شکستیشان هێناوە. هەموو ئەمانە ڕەنگە وەستانێکی کاتی هەبێت لە ئۆپەراسیۆنەکانی هێزە بە وەکالەتەکانی ئێران بۆ ئەوەی هەوڵ بدەن ناوچەکە ناسەقامکردن و ببنە فاکتەرێکی ناسەقامگیری لە ناوچەکە. ڕەنگە ئەمە کەم بوو بێتەوە. لەگەڵ ئەوەشدا هەندێک دەڵێن حەماس و حیزبوڵڵا هێشتا ماون، ئەوان ڕەنگە لەسەر زەوی نەمابن بەڵام دووبارە دێنەوە. ئەوەی کە هەیە لەبارەی سەقامگیریەوە بووەتە هۆی کە کەم کراوەتەوە بەڵام تاو لە نێونەبراو دەگەڕێنەوە. جەنەڕاڵ بە خۆت باش دەزانی یەکێک لە دۆستە هەرە نزیکەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوردە. دەمەوێت بزانم پەیوەندیەکانی نێوان کوردستان، هەرێمی کوردستان و ئەمریکا لە چه ئاستێکدایە، بەرەو چۆ دەڕوا، بەرەو پێشەوە دەچێت؟
پەیوەندەکانی نێوان کوردستان و ئەمریکا زۆر باشە ئێستاوە باشیش بووە لە 20 ساڵی ڕابردوو پەیوەندەکان باش بوونە بەردەوام بوونە وە کوردستان هاوپەیمانێکی باشی ئەمریکا بووە لە ماوەیەدا کاتێک من لە وەزارەتی بەرگریدا بووم لە 2006 قوبات تاڵەبانی لەو کاتەدا کە بەرپرسی ئۆفیسی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە واشنگتن پەیامی ئەو زۆر ڕوون بوو کوردستان لێرێ و ئامادەیە بۆ ئەوەی هاوکاری ئەمریکا بکات لە ناوچەکەدا. ئەمە بۆ من یەکەمین ئەزمون بوو لەگەڵ کوردستان هەم بووم لە قۆناغی سەربازیدا و بڕام وایە ئەم پەیوەندیە لە 20 ساڵی ڕابردوودا بەرەو پێشەوە بردراوە. پێم خۆشە ئەم پرسیارە زۆر بەڕاشکاوانە وەڵام دیتەوە. ئەمریکا دەتوانین بڵێن لە هەموو ڕوویەکەوە سەرکردەی تەواوی جیهانە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابووریەوە لە هەموو ڕوویەکەوە خەڵک چاوەڕوانی زۆریان لە ئەمریکا هەیە لە گۆڕانکاریەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێ دوایە ئەمریکا دەتوانێت چ گۆڕانکاریەک بکە یا چ ئومێدێک بە گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بدات. نیگەرانیەکەی من لێرە ئەمە هیچی دیکە بابەتێکی سیاست نییە. کەس هەندێک خەڵک دەڵێت ترامپ دەوێت بێتە کەسێکی جوداخواز و زیاتر کەسێکی ناسیۆنالیستی بێ کەسێکی دەڵێت نەخێر دەوێت ببێتە کەسێکی جیهانی. یەکێک لەو نیگەرانیانەی کە من هەمەکە لەو کۆتاییدا لەلایەن ئەمریکاوە بەرەو پێشەوە بردراوە لە 300 ملیار زیاتر لە 300 ملیار دۆلار قەرز ئەمە کەم بووەوە. ئەم بەڕە توانای ئەمریکای بەهێز کردووە بۆ ئەوەی بتوانێت کاریگەری لەسەر جیهاندا هەبێت. ئەوەی کە ئێمە ئێستا هەمە لەبارەی قەرزەوە زۆر گەورەترە و زۆر زیاترە لە بودجەی بەرگری و ئەگەر ئەمریکا نەتوانێت دەست بەسەر ئەمەدا بگرێت و قەرزەکان کەم بکاتەوە ڕەنگە سیاست هیچ جیاوازیەک دروست نەکە. ئێمە ڕەنگە بتوانین ڕوبەڕووی بەهێزترین ڕوانینەکانی جیهان ببینەوە، بەڵام ئەگەر ئەو توانایەت نەبێت یاخود ئەو سەرچاوانت نەبێت بۆی بتوانیت ئەم ڕوانینە بەرگری لێ بکەی و بەهێزی بکەیت ئێمە ناتوانین ئەم کار بکەین و پارەمان نابێت. جەنابی ژەنەڕاڵ ئاگاداری ئێستا ئێران لەگەڵ ئەمریکا جۆرێک لە دانوستانیانێ هەفتەی پێشوو لە عومان دانیشتنیان بوو بڕیارە دانیشتنی نوێ ڕۆژی شەممە هەبێت. ئەگەر نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک ینی قەسدم ئەوەیە ئەمریکا لەگەڵ ئێران ئایا ئەمریکا ئەوەی کە لە 2003 لە عێراق ڕوویدا ئەمریکا هێزێکی زەبەلاح هێناوەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئێرانیش دووبارە دەبێتەوە یان نەخێر. بڕوام وایە خەڵک لە میدیا بە دیاریکراوی هەڵەیان کردووە لەبارەی چەندین لە چەند ئاستی جیاوازەوە. یەکەم ئێرانیەکان ناسراون بە گفتوگۆی دوور و درێژ. ئەمە ناگەینە هیچ وەڵامێک لە قۆناغی یەکم و دووەم و سێم. ئەمە پێویستی بە چەند مانگێکە ئەگەر چەند ساڵێکیش نەخانێت ئەگەر ئێرانیەکان ئەمە درێژە پێ بدەن. دووەم بڕوام وایە ڕاگەاندن لەبارەی شتێکی دیشەوە هەڵەیە چونکە ئەوان بڕوان وایە گفتوگۆیەک دەبێت و ئەگەر گفتوگۆکان شکست بێنن ئێمە ڕاستەوخۆ دەچینە جەنگەوە. نەخێر من بڕوام وایە لەو نێوەندەدا چەندین هەنگاو هەن چەندین هەنگاو لە نێوان گفتوگۆ و دانوستان و جەنگداوە. ئەمەش جەنگێکی ئابووری دەبێت لە نێوان ئەمریکا و ئێران. بەڵێ ئێمە ئێستا سیاسەتی زۆرترین فشارمان هەیە، بەڵێ ئێمە سزامان هەیە، بەڵێ چەند سزای دیکەشمان سەسپاندووە، بەڵام سیاسەتی زۆرترین فشار نەگەیشتووەتە کۆتا ئاستی خۆی. ئێمە لە چەندین لە ژمارەیەک ئاراستە و بابەتەوە خۆمان بەدورگرتووە کە دەکرێن زۆرترین فشاریان بخێنە سەر. بۆ نمونە ئەگەر نەوت لە ئێرانەوە هەناردە بکرێت و نەتواندرێت بگاتە بازارەکان وا بکات ئێرانیەکان هیچ دەستکەوتێکیان نەبێت لەم نەوتە، ئەمە کاریگەریەکی وەهای دەبێت لەسەر ئابووریدا کە ئێران ڕەنگە بتوانێت
ڕەفتارەکانی خۆی بگۆڕێت بیر لەوە بکاتەوە. من بڕام وانە دانوستانەکان شکست دێنن، بەڵام زۆر دڵنیام دیبلۆماسی ئەگەر شکست بێنێت بە شێوەیەکی دیاریکراو ناچنە جەنگێکی ڕاستە و خۆ ئەمە زۆر سادەیە. سەرۆک ترامپ زۆر شانازی بۆ دەکات کە بە هەمووان بڵێت هەرگیز جەنگێکی دەست پێ نەکردەوە، بڕاشم وانە ئێستا جەنگێک دەست پێ بکات. بەڵام ئێستا لە ئەمریکا لە پەرلەمانی ئەمریکا بەتەمان یاسایەک تێپەڕێنن، یاسای ڕزگارکردنی عێراق لە دەست ئێران. پرسیارەکەی منەمەیە بە سەرکەوتنی دانوستان لە بینی ئێران و ئەمریکا یاخود بەبوونی پێکدادان لە نێوان ئەمریکا و ئێران تەسیری ئەمە لەسەر عێراق چییە؟ بەڵێ بەر لە هەموو شتێک من بڕوام وایە هەندێک کەس لە کۆنگرس جۆ ویلسن بۆ نمونە کە بڕوای وایە عێراق بە وەکالەتەوەی هێزێکە کە سەر بە ئێرانە، بەڵام من بڕوا بەمە ناکەم، بەڵام تەواو بڕوام بەوەیە کە ئەگەر بگەینە ڕێککەوتنێک لەگەڵ ئێران لەبارەی ئەتۆم کە دەکرێت ببێتە هۆی کەمکردنەوەی هەموو ژمونە خراپەی ئێران لە عێراق هێکم ببێتەوە، ئەمە پەیوەندیەکانی نێوان عێراق و ئەمریکا باشتر دەکات و هەمیشە بەهێز بە و بەڵام دەکرێت بەهێزتر بکرێت. بەڕاستی ئەمە دەوەستێتەوە سەر سیاسەتی ئەمریکا. تۆ ناتوانیت بە شێوەیەکی جیۆگرافی ئێران بگوازیتەوە بۆ 10 مایل دوورتر یاخود عێراق بگوازیتەوە بۆ ڕۆژ ئاوا. هەمیشە هەژمونی ئێران بەسەر عێراقەوە دەبێتن، ئەمە مێژووە. سیاسەتی ئەمریکا ئەوەیە کە هەژمون ئاساییە، بەڵام دەسوەردان قبولکراو نییە. ئێمە بڕوانمە عێراق پێویستە بڕیاری خۆی هەبێت بە هیچ فشارێک لە دەرەوەی ئەم وڵاتەوە بۆ لە نێوشاندا تەنانەت ئەمریکاش بار ڕێگە بدەین عێراق بێت، نەکرد بە شێوەیەکی خراپ لەلایەن ئێرانەوە هەژمونی بکرێت سەر یاخود هیچ وڵاتێکی دیکەوە. ئەمە بەهێزترین هێز دەبێت بۆ سەقامگیری عێراق کە ئێمە چەند ساڵ ڕابردووەگەر بە کورتی وەڵامی ئەم پرسیارەم بدەیتەوە. زۆر سوپاست دەکەم، من زۆر بەلامەوە گرنگە. ئێوەش بڕواتان بە مافی چارەنووس هەیە و بەردەوام باسی دیموکراسیش دەکەن. 40 ملیۆن کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مافی ئەوەی نییە ببێتە دەوڵەت وەکو هەر دەوڵەتێکی تر، بەدەیان دەوڵەتی بچکۆلا بینین. دەزانی من حەزم بەو دەربڕنەیە کە چینیەکان دەڵێن کە ئێمە دەسوەردان ناکەین لە پەیوەندیە نێوخۆیەکانی وڵاتێک. من خۆم ئەمەم پەیڕەو کردووە، ئەمە بڕیارێکە بۆ خەڵکی عێراق، بۆ حکوومەتی عێراق، بۆ هەولێر، بەغدا، بۆ ئەوەی بڕیارێک بدەن کە باشترین بڕیار بێت بۆ ئەو وڵاتە و گەلەکەی. زۆر باشە، دەستخۆش، زۆر سپاس بەڕێز جەنەڕاڵ ماکۆمێت جێگری پێشووی وەزیری بەرگری ئەمریکا. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە شاری سلێمانی. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کاتەی بەیەمەتان بەخشی. بەڵێ بەڕێزان، ئەم دیدارەشمان لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی تر شاد و بەختەوەربن.